قەت خۆزگەت خواستیە ببینە دەوڵەتی خۆمان هەبی بەخوای ببین نەبین هەیەکە ببی و نەبین هەریەکە هەیەکە ئەم وا دەزانم لە ژیانی خۆتدا خۆزگە بەچی دەخوازی خۆزکەم بە جاران بۆچی بە ژیانی قەدیم خۆشتر بوو ژیانی قەدیم خۆشتر بوو لە ئێستا زۆر ئەروەڵا چۆن بوو بۆم باسکە ژیانی قەدیم بەسیت بوو وەچی ئێستا زۆر ئێستا وەسای ئەوەی زۆرە تەکلیف و شتیوا زۆرە یعنی ژیانەکە زەحمەت بووە ژیانی ئێستا زەحمەت بووە ئێستا زەحمەت بووە زۆر پێشان بەسیت بوو خەڵک دەستی بە شتێکی کەم قایل دەبوو ئەوها بوو باشە چ شتێکی دیکە هەیە لە ژیانی خۆتدا خۆزگەی پێ بخوازی بێجگە لە ڕابردوو یعنی قەت خۆزگەت بۆ خواستیە کە خوای گەورە هەمیشە لە ساغت بکە تووشی ڕووداوی تووشی ڕوودا و تووشی کارەسات نەبی طبعا ئێستا داوا لە خوای دەکەم مەسەن تووشی ڕووداوی ناخۆش نەبین و نەخۆشمان نەبیت و نەخۆش نەبین و یعنی ئەو شتان شتەیە ئینسان دەبی بەرە ئەوەی بکاتن خۆزگە بخوازی ئازاد بتوانێتە ژیانی قەدیم خۆشتر بوو لە ئێستا خۆشتر بوو بەنمونە جاران عمری خۆمان عەفوان بە جۆرە عمری خۆمان قسەی دەکەن یعنی کە وەخت خۆی ژیان ئەوە خۆش بوو بەسیت بوو ئینسانیەت هەبوو ئەو کات ئینسانیەت هەبوو بەشەرناس هەبوو ئێستا نمایە ئێستا نمایە جاران کو یعنی ئینسانیەت کو بوو جاران بسند میسالە بەسیتری میسا بچینە بچوای دایرەچی دەیانزانی مەسەن ئەو کابرای چێە کوڕی چێ ئەسڵ زادەیە ئەوە دیار بوو ئەوەکەی بەس ڕێزمێ مەخسەم قسەی دەکە قسەی ڕادشی بەخوای ئێستا بڕۆی کەس چینە حسابەشی لۆ نەکەن نالێن ئەو کابرای ئالی شاریە باو باپیری هەولێرەیە یعنی هەندێک شتەیە یان ئەگە ئیشەک تەبی لۆت بڕوێنێن میسالە جاران وانە بوو زاران وە نەبوو زاران ژیان خۆشتر بوو بەشەرناسە بۆچ پێتم گۆ یعنی کابرا مەسەن لە دایرەی دادێنێت بدیر دایرە بۆ شتێک بوو دەیزانی ئەوە چێە چێندە بەس ئێستا ئەوەی نمایە باشە پرسیارێکی دیکە قەت خۆزگەت خواستیە ببینە دەوڵەتی خۆمان هەبی بەخوای ببین نەبین هەیەکە ببی و نەبین هەریەکە هەیەکە ئەم وا دەزانم ئەوە بە تەخمیری خۆ باشە بۆچی ئەو تێڕوانینەت بۆ دروست بووە دەزانی لۆ بڵێن لە حتا ئێستا لە هەتەوە کەسەر بەخۆی کوت حکوم دەکە ئەوە تا ئێستا ئەوە سی و یەک ساڵە هەدەلێن ئەوها دەبی ئەوها دەبیت چینە لە گۆڕێ ئەگە بلێن بەس جێمان لە دوایان بووە دوور مەبینە واتە ئەو بەڵێنانەی کە پێت دراوە نەیان گەیاندیتە جێ خۆی ئەجەلبان دێ خەڵکەکە بێ ئومێد بووە